ئێوار باش بینەرێن هێژا و خۆشتوی بینەرێن بادینان سات بینەرێن ێوارە بادینان خۆشحالین جارەکە دیامۆین گەشتە پێکود و ji بۆی پێشکەشکردنا بەرنامە هەوای ێوارە بادینان بینەران وا بووی نەزانن و لە ڕۆژانێن ئەف بەرنامەتێتە پێشکەشکردن ڕادبین میێڤانداری کەسانێکیان چە کەسانە وای گەلڤێری گفتوگویەک بێتەگرن چاو گفتوگوای یاگرێدای ڕۆژێڤە یان ژیاگرێدای بزانین و زانیاریان میێوانێ مێ ڕۆژێ بۆ بتەر خزمەتکردنە هەوایین هێژا و خۆشتوی ئەڤر و کامڕا بووینە میێڤانداریە مامۆستای زۆر هێژا مامۆستا هەرێم کەمال ئاغا ئەندامێ سەرکردایەتی یەکەتیان نیشتیمانیە کوردستانی و بەرپرسێ مەڵبەندی چارێ یەکەتی نیشتیمانی کوردستان بادینان دهۆکێ بابەتی مێ ئەڤروکە ئانەهیا خودێ دێ دوو تەبەرا بخۆڤەگریتن تەبەرەیەکی دێ یەپندێ ڤەگرێدایی بیتن ڕێککەفتنە یەکەتیان نیشتیمانیە کوردستانێت گەل بزاوا گۆڕان چ ڕێککەفتنەک بوو چه باشیان خۆ هەبوون کەنگی دێ خاڵێن باشیên wê kevnet em bêjin berçavên xelkî û xelkî kibrûn û aşkira dibînin ku ev e encamê rêkeftina yeketiya niştimaniya Kurdistanê boçî hindek hêz û li hinên siyasiyên herêma Kurdistanê tirsa vê rêkeftinê hebû tewerê duwê dêl ser wê çendê bitin ku Fuad Husên seredana parêzgeha Silêmaniyê kir wekû nûnerê Mesûd Barzanî bû yekê ku rewşa herêma Kurdistanê خۆشتە لێ بێتەوە هەمی هێزولانین سیاسی لێک نێزیکنەوە دەچەند زانیاریەکەش مامۆستای وەرگرین سەبارەت وێ سەردانێ و دەرەنجامێن وێ سەردانێ کادێل پاشە ڕۆژەکان نێزیک کادێ چ لێ دەرکەبیدن ئەف پرسیارە و چەندین پرسیارên دیên wekî va دەتگەل مامۆستا هێنە گەنگەشەکردن مامۆستا دەستپێکێت و گەلە بخێراتی سەرسەرا سەرچاوا ئەڤر بوو ئێوارە بادینان زۆر سوپاس ئێوارەی ئێوە و ئێوارەی بینێدانی ئێواری بادینان باش سوپاسان دەکەین زۆر زۆر سپاس مامۆستا ئەمل وێ پرسیارێ دەست بکەین بەحسی بیتن مەگەلێک جارە ئەم بێژین گەنگەشاوێ چەندێک کرد بیتن بەس مەدبێتن هەر سەرزاری ئێکە شێدی وێدی ئەم بێژین پتر باشتر لێ تێ بگەهین و بزانین کا گرنگیە ڕێککەفتنە ئایکەتیە نیشتیمانیە کوردستانê و بزاوا گۆڕان خۆ چه دادبینیتن دیارە پێشتریش زۆر لە هەموو کەناڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بزوتنەوەی گۆڕان وە خۆشم لێرە زیاتر لە جارێک ئەو بابەتەمان شی کردوتەوە یان بۆ بینەران و دۆستان و لایەنگرانمان بەباشی تا ئۆرگانەکانی حزب بەباشی ئەم بابەتە ڕێک کراوتەوە ڕێککەوتن ئەمڕۆ لە نێوان دوو لایەن دوو دەولەت دوو گروپ بە هەمومانە ڕێککەوتن شتێکی باشە بە تایبەتی لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان لە سنوورێک جوگرافیایەک کە زیاترین هێز و جەماوەر و بنکەی جەماوەریان تێدا هەیە ئارامی دەبێت ئەم ناوچەیە دوو هێز کاتێک کە لە پێناو بەژەوەندی باڵای خەڵکەکە لە پێناو بەژەوەندی باڵای سیستەمی حکومڕانی لە پێناو بەژەوەندی باڵای نیشتمان و تەوەکەمان خاکەکەمان کۆمەڵێک پرانسی دادەنێن ئەمانە خۆی لە خۆیدا ئەرچی نیشتیمانیتەوەین بۆیە ئەمانە هەموو ئەرچی کاری باش و ڕنگدانەوەی باش و داهاتی باشی دەبێت داهاتوی باشی دەبێت ئەمەی کە لە کۆی ئەم 25 بەمدا ئەم کۆمەڵێک دەتوانین بڵێن پەیوەستە بە بژێوی خەڵک باشترکردنی بژێ و ژیانی خەڵک باشترکردنی دادوەری کۆمەڵایەتی باشترکردنی سەروەری یاسا باشترکردنی هەموو ئەو ڕێزکە و ڕێگە و ڕێسایانەی کە پەیوەستن بە باشترکردنی بە شێوەیەکی گشتی ژیانی خەڵک گوزەرانی خەڵک داهاتی خەڵک ئێستا و ئایندەی خەڵک لەم مۆزایکە ئێستا تێدایە بابەتێکی تریشیان کە پێویستە بە چاکترکردنی سیستەمی حکومڕانی کە ئەمە شار لە پێناو بەژەوەندی خەڵکە ژیانی خەڵکە سەروەری یاسا و دەستکەوتەکانی کۆمەلگەی کودەوانێک کە لەم پێناوە ڕووبارە خوێنی داوە بۆیە کاکە بلبل شتەی شاراوە نی لەم ڕێککەوتنە بەڵکو ئەم ڕێککەوتنەوە پێشوازێکی زۆری لایەنە سیاسەکان لێکەوتەوە پێشوازێکی دووەلی ئەقلیمی ناوچەکە لێکەوتەوە لە سەعاتی عێراق لە سەعاتی وڵاتان یان نوێنەرانی وڵاتان لە هەرێمی کوردستان سەعاتی چونکە دوو ڕێککەوتن لە نێوان دوو ڕێکخرا و دوو حزب کە پاشخان و مێژوو ڕابردوو کۆمەڵ شتی هاوبەشیان هەیە کە ئێستا ئەمەندە ئارامی دەبێتە ئەم ناوچەیە ئارامی دەبێتە کوردستان و ئارامی دەبێتە سیستەمی حکومڕانی ئەمە لایەکی تر دیارەمە لە ڕابردووش ئەوەی کە ئێستا دەگۆزرێ لە کوردستان مای نیگەرانی خەڵکی کوردستانە ئەوەی کە ئێستا دەگۆزرێ لە کوردستان مای ئەوەیە کە لە کۆمەڵێک مەلەف هەیە پێویست دەکات ئەم تاکڕەوی و ئەم تاک دەسەڵاتی و ئەم تاک بیر بۆ چوونە بگەڕێنرێتەوە ئەوەی کە لە باوشی یاسا و باوشی پەرلەمان و بە شێوازێک کە بتواندرێ قەنەعەتی خەڵک و تێڕوانی خەڵکی کوردستان بەرامبەر حکومڕانی کوردی باشتر بکرێت ئەمە کە ئێستا هەیە ئەگە تۆ توێبین بکەیت لەسەر ئەوەی کە مەلفی باڵێن ئابووری مەلفی ئابووری کۆمەڵێک گلەی و گازندەی لەسەرە کۆمەڵێک ناشەفافێتی لەسەرە ئێمە ناکە ئەوەی کە ئەگەر دوو هێز لەمانە کە
بیر بۆچونێک پێشکەش دەکەم پێمان هێزی زیاتر دەبەخشێتە ئەم پرۆژەیە گریمان ئەم ڕێککەوتنە گریمان یان هەر بابەتێک کە تۆ هەر بوارێکەوە پێشکەشی دەکەی کە من باسی مەلەفی ئابووریم کرد مەلەفی ئابووری بۆ نمونە ئەگەر مەلەفی نەوت باسکەین مەلەفی نەوت من ئەلێرانە کە زیاتر لە زارێک دەتوانم بڵێم لەسەر ئازادی یان سربەخۆیی ئابووری کوردستان من لێرە قسەم کردووە یەک لە سێکتەر گرنگەکانی وڵات کە سێکتەری ئابووریە پێشمایە کارێکی ئێزگار باشی بوو کە هەرێمی کوردستان خۆی ڕاستەوخۆ ئەم نەوتەی باڵێن دەرهێنا و بەپێی دەستوری عێراقیش ئەم نەوتێک کە تۆ تازە دەری دەهێنێنە دوای 2023ەوە دەکرێت تۆ ئازادی پێدەبەخشی بەپێی یاسا پێی ئەوی کە دەستوری عێراقەیە هەرچەندە یاسای نەوتوگاتە ئێتا ڕێگ نەکەوتوی بەغدا لەگەر هەرێم بەڵام کە لە دەستوردا هەیە کە داچی یاساکانە ڕێگە بە هەرێم دەدا بەواتە سربەخۆیی بوونمان لە ڕووی ئابووریوە کارێکی باشە هەموو لایەنە سیاسەکانیش پشتگیری ئەم پرۆژەی حکوومەتیان کرد پارتی پشتگیری کرد یەکێتی گۆڕان لایەنە ئیسلامیەکان هەموو لایەنە سیاسەکان پشتگیری پرۆسەی سربەخۆیی لە ئابووری کوردستانیادا بەڵام پشتگیری ئەمان نەکردیە مەلەفێک بێ کە بێتە جێگەی نیگەرانی و جێگەی گومان و جێگەی ناشەفافێت بوونی خەڵکی کوردستان مەلەفی نەوت ئێستا بۆتە جێگەی پرسیار بەرامبەر حکوومەت و جەماوەر خەریکە ڕۆژ بە ڕۆژ بۆشاییەکی فراوان دەختە نێوان خەڵکی کوردستان و حکوومەت کە هەمووشمان تێدا بەرپرسین و ئێمەش بەشێکین لەو حکوومەتە بۆ ئێمە حەقی خۆمانە کە ئەو بەپێ ئەو بەشە و واقعی کێدا هەیە داوا بکەین شەفافەتی زیاتر ڕازیبوونی خەڵکی زیاتر و ببێتە مایە قاڵن کاتێک ئێمە دەمانگۆ گەرێمە نەوتی خۆمان فرۆشین دەبێت هەموو کێشەکانی ئابووری چارەسەر دەکەین ساڵی تێپەڕێمە 2 ساڵ نەمانتوانێت کێشان چارەسەرکەین کێشەکانمان قوڵتر کردووە ئەمە لەلایەک مەلەفی سیاسی کاکات تۆ ئەگەر سەیر بکەین ئەمڕۆ هەرێمی کوردستان بۆ بێتە بەشێک بێ ئاگاداری هەموو لایەنە سیاسەکانی تر بەشێک لە لایەنگیری کێشەکانی ئەمڕۆ هەیە لە ناوچەکە یان لایەنگیری هەرێمایەتی بۆ نمونە تۆ چ پێویست دەکات ئێمە داخوازی نیشتیمانی بنەڕەتیمان هەیە کۆمەڵێک پرانسیپی بنەڕەتیمان هەیە کە ئەمیش مەسەلەی مادەی سێت و چلە مەسەلەی مەلەفی نەوت و یاساکانی نەوت و گازە کۆمەڵێک مەلەفی گرنگمان هەیە لەگەر بەغدا کە چارەسەر نەکراوە کێشەکانی ئێمە لەگەر بەغدان چارەسەری کێشەکان ئێمە لەگەر بەغدان ناکرێت ئێمە کێشەکانمان قوڵترکردنەوە لەگە وڵاتانی دراوسێ بێ ڕێککەوتن لەگەلانی سیاسەکانی تری بێ ڕەزامەندی پەرلەمانی کوردستان بێ ڕەزامەندی هەموو ئەولانە سیاسیانەی کە دوێنێ پێێنە حکوومەتی بنکە فراوان پێینە مەبەستم لەسەر ئەوە دێ ئێمە بۆ ببینە لایەنێک کیان تەرەفگیری لاندگیری لایەنێک چ بەلایەن سونەوە غەریبێیان بەلایەن شیعەوە غەریب بێ زۆر باش ئەمانە هەموو کاریگەری ڕاستەخۆی هەیە یان دەتوانم بڵێم ئەم ڕێککەوتنانی ئێمە دەتوانین لە داهاتوو بێکەوە بە هەماهەنگی بەلێ گەیشتن کە دەبێت ئەم سێکتەرە گرنگانە لە ئایندەیەکی نزیک چارەسەر بکرێت و ئەجناگەت دەتوانانی مەسە بۆ نمونە ئەمەم کۆبوونەوانی کە ئێستا دەکرێت کۆمەڵێک کۆبوونەوەی باش کرا من ئێتاشە دەڵێم 1000 سعات گفتوگۆکردن لە سعاتێک ناخۆشی و ئلێکترازان گرنگترە بەڵام گفتوگۆش بۆ گفتوگۆ نان کۆبوونەوە بۆ کۆبوونەوە گفتوگۆ دەرەنجامێک کە خەڵکی کوردستان زیاتر چاوە زۆر باش ئەمڕۆ خەڵکی کوردستان کاکە بولبول لە قەیران دەژی خەڵکی کوردستان لە کۆمەڵی قەیرانی قورسی ئابووری دلە ڕاوچەیە بەرامبەر وەزعی ڕەوشی کوردستان ئەمانە هەموو خەڵک باڕاستێک هەیە دەبێت ئەم هەموماندام بۆ دامێن گلەیی و گازندە و با بڵێن ڕقی خەڵک تا ئێرە هاتووە بۆیە ئەمە پێویست دەکات بەباشی پارتی یەکێتی لایەنەکانی تر بەباشی ئەمە دراست زۆر باش جەنابەتە شێت بێژیتە خەلکی ئیتیفاقا یەکێتیان نیشتیمانیە کوردستانی و بزاوە گۆڕان دەبیتە کلیلە چارەسەریە هەبوونا ئان بژین فرۆتنە نەفتێ ئەف شێوەیەکی شەفافانە کوان بژین ئەف میلەفەیە شەفاف بیتەنی خەلک بزانیت دێشەی بێژیە خەلکی و ڕەوشە ئابووریە هەوە دێ باشتر بیت ڕەوشە ئەمنی دێ باشتر بیت ئەم دوو هێزین گەهشتینەیەک ئەم دێشەین هەوە بخارێزین سەر فلان ئەساسا ئەبێن خارێ سپاس بۆ خواڕەوشی ئاسایش ئەمنی لە هەرێمی کوردستان ئەگە تۆ مقارنە بکەی بە وڵاتێکی فەڕەنسا کە بە هزاران کیلۆمەتر لە سنووری دەسەڵات و فەرمانڕەوی بەسمە هەروێت باشتر ژی دوورە بەڵام باشتر بێگومان ئێمە ئەو مەلەفەی کە حەق هەمومان شانازی بە بەهێز ئەمنیەکانی کوردستانەوە بکەین کە سنووری هەرێمی کوردستان شارەکانی هەرێمی کوردستان لەگەر ناوەندی چەتەکانی داعش لە هەندێک شوێن 50 کیلۆمەتر لە هەندێک شوێن 35 کیلۆمەتر دوورە بە تایبەتی پایتەختی هەرێمی کوردستان بەڵام سوپاس بۆ خوا بۆ هێز ئەمنیەکان کە توانیتیان ئەم سەروەریە گەورەیە پێشکەش بە خاڵ خەڵکی کوردستان بکەن بەڕاستیمە جێگەی سوپاس و پێزانینی هەموو خەڵکی کوردستانە بەڵێ بێگومان ئێمە کاتێک کە دەڵێن ئارامی دەبەخشێتە ناوچەیەک
بێگومان ئەمە ڕنگدانەوە باشی دەبێت لەسەر پرۆسی سیاسی لەسەر پرۆسی ئەمنی لەسەر پرۆسی ئابووری لەسەر ئەم پرۆسەکان بێگومان کاتێک کە تۆ لە فراکسیۆنێک یان چەند فراکسیۆنێک کۆدەنجێک لەسەر پرۆژه یاسایەک لە ناو پەرلەمان دەبێت گرنگی خۆی هەیە لە نەتیجە دەرەنجامیشی دەبێت دەتوانانی بۆ نمونە دەنج بۆ بدەیت دەستەبەری بکەی هەر پرۆژه یاسایەک کە بۆ نمونە دو پرۆژە کە هەرتوان لایەنی با بڵێن پێشکەشیان کرد ئەگەر چی کۆمەڵکێشەی بەڵام ئەم پرۆژەیەک بوو لاوانەیە با بڵێن ئەو پرۆژانەی کە دەنگ دێنن یان کۆدەنجی لەسەر دەبێت بێگومان هێزی یاسایی و کاریگەری زیاتر دەبێت کەمە لە قازانجی خەڵکی کوردستان دەبێت من باسی تۆ لەسەر ڕێکەوتنەکە لە ڕابردووی زۆر قسەمانەسە کردووە من دەڵێم بێگومان ئارامی دەبێشێتە پرۆسی سیاسی پرۆسی ئەمنی پرۆسی ئابووری هەموو ئەو بابەتانێک کە پێویستن بژان و بژێوی خەڵکی کوردستانەوە ئەگەر تێبینی بکەیت لەکو هەر 25 خاڵ دەتوان بڵێم 17 تا 18 بابەتیان پەیوەستە بە ژیانی خەڵک و گوزرانی خەڵک و باشترکردنی ژیانی خەڵک لە هەموو بوارەکانەوە پەیوەستە چەند بەشێکیان پەیوەستن بە سیستەمی حکومڕانی سەرۆکایەتی یاساکانی سەرۆکایەتەرم ئەو بابەتانی تر بۆی ئەمە بە تاکید پەیوەست و ئارام بەخش دەبێت بۆ خەڵکی کوردستان و ئەمەش کارێکی باشە دوو هێز لێک نزیک دەبنەوە کە لە ڕابردوو گفتوگۆی ناخۆش لێدوانی ناخۆش شپرزایی هەبوو لە ناوچەیەک حەقە خەڵکی کوردستان و زۆرش پێشوازی لێکراوە زۆر باش ئەو هێزەیان لە پرسیارەکەی تۆ ئەو لایەنێک کە گڵی هێناوە ڕێی خۆیتی ترەمە زۆر جێگەی گفتوگۆ نیە هەمی تشت جەنابێتت بێژیتن شەفاف بوون خاڵێن vê ڕێککەوتنی بۆ خەلکی هەمی هات نەخاندن و هەمیشی چێن ئێکێکەوە خاڵا ببینن و ئەف خاڵەشی 20 و چەند دەکەن 17 شوانە 18 شوانە ئەو نیت کوت بەرژەوەندیە خەلکی داک و سەدە بۆچی هەندێکش هەرێما کوردستانی حتا کرە دەنگی جەماوەریشی بۆ خەلکێکیشی دیار کرد و ئەف ڕێککەوتنە مەترسیە سەر هەرێما کوردستانی من نازانم لە کوێ مەترسیە لەسەر ئاسایشی نێتەوەیمان ئایا دوو هێز ئارام دوو هێزی ناکۆک لە ڕابردوو ببنەوە کۆک و ئارام بەخش ئەمە خەتەر لەسەر ئاسایش نێتەوەی ئایا دوو هێز کاتێک کە لێک جا دەبنەوە ئینشقاق دەبێت چێکێک تاوانبارکە لە بۆی شەرعیت بداتە خۆی لە ناو خەڵکوانە کۆمەڵێک تونند و تیژی و خەریک بوو بەرە و ئاراستەیەکی ناتەندروست بڕوە بەڵام ئێستا ئاراستەیەش تەندروست لێک نزیک دەبنەوە لە نەتیجە لەوانەیە یەکتر بگرنەوە ئەمە بۆ خراپە ئەمە هیچ بەندش تێدایە کە دوای ئێمە کاتێک کە باسی ئارامی و ئاسایش و خۆشگوزاری بۆ خەڵکی کوردستان دەکەین دەبێ ئەوەشمان قبول ویلایەنەکانی ترش ئەمان ینی فراهەم نەکریان بیلەوە نەکەنەوە کە ئەمە تەسویان خەتە لەسەر هێزیشتر بێگومانە من جارەکەی توش باسم کردیانی و باشتریش لە ڕابردوو زۆرمان باس کردووە بێت شێوەیەک ئەمە مانا نابەخشی ئەگەر لە دژی هێزیشتر بێت باسی ئارامی کوردستان دەکەن ئەی کەواتە چۆن دەتوانین باسی ئارامی کوردستان بکەین ئەگەر دژی هێزیشتر بێنەوە دێ ئەمە خوێنەوە ئێمەیەوە و هەردوو لاوەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان خوێنەوەی خەڵکی تر لایەنی تر چۆن دەبێت ئەمە خۆیان ئازادن لەوە چۆن بیرەکەنەوە بەڵام ئەمە شتێکی شاراوی تێدا نیە دوو هێزکە یە کاتێک یەکتر دەگرن بەژەوەندی خاک خەڵکی کوردستان پرۆسی سیاسی بنەماکانی ڕێساکان و یاساکان ئەکەیت ئەمانە هەمووی دەستە بەدەگرێت ئارامی ئاسایش دەبەخشێتە خەڵکی کوردستان بۆی ئەمە ڕەت دەکەینەوە بە شێوە بە قەتعی کە دژی هیچ لایەن و هیچ ئەوەی بە کە خەزەرە بە کوردستان بگەینی یان بەلایەنی سیاسی بگەینی بۆی ئەمە جێگەی زۆر مناقەشە نییە ئەدوی سەردەمی دایانەمشین بژین حتا بەریفی دەمیژی ئیکێتیان نیشتیمانیە کوردستانی چەند شیایە هێز و لایەنین سیاسی لێک نێزیک بکەت یان هەکەر لێک نێزیک ژی نەبن وەلێ بکەت و ڕەوش مازنتر لێ نەهێت خراپتر لێ نەهێتن ئەگەر تێبینی بکەی ئەو کاتانەی کە نێوان پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان بەرەو ئارتەیەکی ناتەندروست ڕۆیشت یەکێتی نیشتیمانی کوردستان دەوری ێزگار کاریگەری هەبووە بۆ نمونە کاتێک کە پەرلەمان پەچی خسترا خەڵک بیری لە ئەوەکەیتی و بەڵامێکێتی هەم هەوڵیدا هەزراوێت چەندی هەبوو کۆیەکەتیژی هەڵویست هەبیت کە بڵێ هەڵویستی هەبوو چۆن کاری کردووە بەڵام زیاتر هەوڵی داوە کە ئارامی دروست بێ یەک هەوڵی داوە کە بزوتنەوەی گۆڕان بە ئاراستەیەک یان بە شێوازێکی تر بە شێوازی مەدەنیانە بتوانێت ناڕەزایەتی خۆی دەربڕی و پارتی دیموکراتی کوردستانیش بە هەمان شێوە ئەم جەولانەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم خوڵانی یەکێتی نیشتیمانی کوردستان گفتوگۆکان و کۆبوونەوەکانمان لەگەر پارتی دیموکراتی کوردستان لەگەر بزوتنەوەی گۆڕان لەگەر لایەنە ئیسلامیەکان بە شێوازێکی گرتی خۆی لە خۆی ئارامی دەبەخشی خۆی لە خۆی هیوای دەبەخشی خەڵکی کوردستان کە خەڵک زیاتر بێزار نەبێ بەڵام بەداخەوە دەتوانین بڵێن
نەگەیشتە ئەو دەرەنجامەی کە چارەسەری بنەڕەتی بۆ کێشەکانێک لا بکاتەوە بەڵام چارەسەری دەتوانین بڵێم ئارامی بەخشی ئەو ترس و دڵڕاوچەیە کە خەڵکی بوو تام لێم تا بە شێوازێکیان بە ئاراستەیەکی ناتان دروست نەڕۆیشتووە بگفتوگۆ بە دایلۆک بە لێگەیشتن هەوڵ دراوە تا ئێستاش بەردەوامە ئەمە هەمووی دەتوان بڵێم چارچێوەی هەوڵێکی نیشتمانی کوردستان بۆ لایەنەکانی تریش ناکرێ نادیدە بگرین کە بە تایبەتی بزوتنەوەی ئەوە بزوتنەوەی یەکگرتووی ئیسلامی کوردستان یەکگرتووی ئیسلامی کوردستان هەموو لایەنە سیاسەکان بە شێوەیەکی گشتی هەوڵی زۆریان داوە کەسایەتەکان هەوڵی زۆریان داوە کە بتواندرێ ئەم کێشانێکی هەیە چارەسەر بکرێت هیچ لایەنێک دەبێ ئەوە نەزانێت ئەگەر پێمە ئەمە قازانجە و قازانج بەلایەنێکی سیاسی دەگەنێت چونکە گەورێ زەرێکی گەوری بە سیما و سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستان گەیاندووە دۆستەکانمان لە دەرەوە لە ناوە گلەییمان لێ دەکەن دۆستەکانمان ئەزنەبیەکان لە یەکێتی ئەوروپا لە ئەمریکا بە شێوەیەکی گشتی ئەمە کاتێک کە تۆ خاڵێکی بەهێ دەدەیتە دۆستەکانت ئەمیش باوەڕبوونی بە دیموکراطیت بە مافی مرۆڤ بە قبولکردنی یەکتر کاتێک ئەم هەڵویستانە دەبینن دۆستەکانمان بێگومان ڕنگدانەوەی خراپی دەبێ دەتوانن بڵێم کشانەوە سادبوونەوە دوورکەوتنەوە هەموو ئەوانە لە نتیجە وەردەودا بچینە ئەمڕۆ شەڕ چەتەکانی داعش لە گۆڕەیە هەرێمی کوردستان پێگەیەکی بەهێزە هەم بۆ چونکە هێزی پێشمەرگەی کوردستان هێزی سەرکەوتووە چونکو ناوچەیەکی ئارامە بۆ زیاتر ئەو وڵاتانەی کە دانەی کۆمەک ببەخشن لە ڕووی کاری سەربازیوە کەروپەلی سەربازیوە لە ڕووی بابەتی تر دەتوانم بڵێم هەرێمی کوردستان ناوەندێکی گرنگ و ئارامە بەڵام لەوانەیە بۆ دوای شەڕی داعش هەرێمی کوردستان ئەگەر ئێمە ئێستا باش ماڵی خۆمان ڕێک نەخین ئەم کێشانە چارەسەر نەکەین بەرامبەر دۆستەکانمان دەتوان بڵێم ئەو سەنگاییەمان نامێنێ بەرامبەر عێراقیش دوو تاکی دەکەمەوە ئەم سانگایی نامێن هەرێمی کوردستان و ناوچەکەش گۆڕانکاری مەسەدادێت تو پێدوانە بێت لە داهاتوو هەموو ئەوانەی کە ئەم گۆڕانکارانی هەن دەبێت لە قازانجی ئێمە ئەگەر ئێمە خۆمان نتوانین بە قازانجی خۆمان دەستەبەر بکەین یان ئاراستە بکەین بێگومان داوانەیە ئاراتەیەکتر ڕوبەڕمان بێتەوە ئەمیش بە قازانجی خەڵک دەبێت بێگومان تاکی دەکەینەوە لە داهاتوو سنگایی هەرێمی کوردستان بە شوێ بڕوە نەدەمێنێ و پێشم وایە ئەمە زەرەر بە خاچی کوردستان دەکەن زۆر باش مامۆستا چوونە دکتۆر فواد حوسێن بۆ پارێزگەها سلێمانیە و ئەس باوەڕێ مە نێزیکی سێ کۆمبوونەژی ئەنجام دانە دیگە لە یەکێتیان نیشتیمانیا کوردستانی کۆمبوونە و ئەس باوەڕێ مە ئێک هەفپشک و ئێکژی دیگەل بزاوا گۆڕان وەکو نینەرێ جەنابێ مەسعود بارزانی چووە پارێزگەها سلێمانیە ئەف کۆمبوونە دێ چەند ڕەوشە هەرێما کوردستانی زەڤڕینەوە بەری پەکخستنە پەرلەمانی بە هیواین دەرەنجامێکی باش هەبێ دیارە ئەمە شەر لە چوارچەوەی گفتوگۆکان بەداوامی گفتوگۆکانە بەڵام من پێم وایە کات بە فیڕۆدان لەم کاتە هەرگیز ناتوانین بگەڕێنەوە بۆ ئەو پۆناغێکی ئێستا هەیە چه ضرورە ئەف کاتە مادەم ئەف وەختە ناچێبیت بێتە هەدەردان چه تشتت وی وەختی دەهەیە و دێل دەستی کورداچیت من لەسەر ئەوە دەمێت بازاری پرسیاری بەشی جواب دەمەوە دیارە سەردانەکەی کاک دکتۆر فواد وکنووریاتی جنابی کاک مەسعود کارێکی ئێزگار باش بوو ئەم سەردانانە دەکرا زووتریش بە دەکرا جەنابی کاک مەسعود یان خۆی ئەگەر ئەم سەردانێک کرد بە گەورەی زیاتر دەبەخشیە ڕابردوو خۆی و زیاتریش دەتوان بڵێم من پێم وایە گەورەی دەبەخشی نەک بە هیچ شێوەیەک بۆ یەکتر سازشکردن گەورەی بەخشینە بۆ یەکتر هەرچی بکەین لە پێناو ڕەوشی کوردستان و ئارامی کوردستان و دەستەبەرکردنی ئارامی و ئایندەیەکی باشتر بۆ خەڵکی کوردستان کە ئەوڕۆ ئێمە بانگەوازی ڕفراندۆم دەکەین بانگەوازی سەربەخۆیی دەکەین ئەمانە پێویستی بە کۆمەڵێک ڕێخستنەوەی ناماڵی خۆمان و کۆمەڵێک جوانترکردن و هێز بەخشین بە خەڵکی کوردستان هەیە تۆ کاتێک کە ماڵەکەت ڕێک نەبێ ناتوان ئەم هێزە بەخشی کوردستان کە بۆ بەرگریکردن لەم داخوازنی کەلانە سیاسەکان بۆ مافی نێتەوەکەمان بەیانی داخواز دەکەن کاتێک ئەمە باسی مافی ساری خۆنوچین دەکەین پێدوانە بێ ئەوەندە بێ کێشە و بێ کۆمەڵێک بابەتی گرنگ هەیە کە ئەویش بەرگریکردن و بەرخۆدان و مقاومەتێکی گەورەی دەیەکێمە بتوانین بەرگری هەموو ئەو حەسارانەی بکەین لە داهاتوو کە دەخرێنە سەرمان حەساری ئابووریە دیبلۆماتیە لایەنی تۆ لەوانەیە شەڕ دروست بێ لە هەندێک شوێن بۆی ئەمانە هەمووی پێویستی بە هێزێکی ناخۆ هەیە
کاتێک ئەم هێزە دەستە بەردەکەی ئاشتەوایی کۆمەڵایەتی ئاشتەوای سیاسی هەبێ بێ ئاشتەوای سیاسی کۆمەڵایەتی چۆن دەتوانین تو ئەو هێزە دەستە بەر بکەی بەرەنگاربوونی و هەموو ئەو هێزە ناسیۆنالیستانە بکەیت کە لە ناوچەکەیان لە سیاست هەرێمایەتی کەمڕۆ فەرزی کردوتە سەر ئەمە بۆی پێویست دەکات ئەم ڕاستیە دەبێ هەمووان بزانین و لە سەری هەمووشیانەوە جنابی کاک مەسعود کە ئەمڕۆکە گەورەترین با بڵێن دەسەڵاتە چۆک و کەسی یەکەم ئەو ڕۆژنابی مامزال نەخۆشە لانە سیاسەکانی تریشان هەموو ڕێزی گەوریان بۆ دانەوە بۆی دەبێ ئەمیش خوێنەوەی بۆ ئەم ئەوە کە بێگومان ینی دەبێت زیاتر پەرۆشتر و تەنگە تاوتر بێ لەوەی کە بتوانێت ئەم ئایندێ یان ئەم ڕەشە چاک بکاتەوە ئەمە کە تۆ باست کرد بۆ نمونە شتێک نەتیجەمیدا گرنگە و دەمێمە نەچیت دەستێمە نەچی ئێمە کاتێک کە دەڵێن دوو چەقی ناسیۆنالیستی خەتە لەسەر ئاسایشی نێتەوەیمان لە ڕابردوو یەکیشیان کە سەدام حوسێن لە عێراق دەستەبەری کردو یان ئەو چەقە بوو دوێمینان لە سووریا بوو دەتوانێت هەردوو ناوەند ئەمڕۆ ئەم ترس و دڵڕاوی لەسەر ئاسایشی نێتەوەیمان جا لەوەش لە دوای پرۆسی ئازادی عێراق گەبێنە سەر عێراق ئەم عێراقە نەبووە ئارامی بۆ بەشەکانی تر یان بۆ هەرێمی کوردستان یان بۆ دەوەری سونیان بۆ شیعە خۆشیان ئەگەر تۆ سەیری لە ڕووی خزمەتگوزارەوەی تێبینی بکەین لەوانەیە ئەم ناوچانەی کە ئارامیشن ناوەڕات و خواروی عێراق کەمترین و کەمترین ئاوەدانی و خۆشگوزرانی تێدا دروست کراوە بۆیە ئەم حکومڕانەی کە لە بەغدا تا ئێستا دەتوانم بڵێم یان ئەم عێراقی کە وەکو مناڵی با بڵێن ناتاو لە شوشەی قەیسەر لەدایک بوو بێ وا لەدایک بووە نەویستی کوردەکان بۆ لە دروستبوونی ئەم دەوڵەتە کاتی خۆی کەوا بڕیار بە ئەسوەت الئومەم ئیستفتاحێک بکە لەم ناوچەیە کە نەکراوە نە ئەم سونەیە کە ئێستاش باوەڕی بەوەی نیە لەگەر شیعە بژێ پێکەوە بژین بۆیە لە داهاتوو دەبێت عێراق بە شێوازێک لە شێوازەکان ڕێکخرێتەوە کە وەکو ڕابردوون ئێمە وەکو کورد زیاتر دەتوانین لەسەر خۆمان قسە بکەین ئێمان دەتوانین بڵێن ئەم کاتانی کە گرنگ ئێستا ڕێکخستنی ناومان خۆمان بەرامبەر هەمەوە کە ئێستا ڕووی داوە عێراقی کە ناوەندێکی هەلوەشاوەیە شیعە لە ناو خۆیان سونە لە ناو خۆیان و سونە جیا لەوەش کە لە ناو خۆیان دەتوان لێم ڕی کاتێک کە ڕێژ سپی خۆیان یان داعشیان کرد بە ڕێژ سپی ئەم هێزێک کە خەتەر بوو لەسەر ئاسایشنێتەوەیمان چ پاشماوەی بەعسەکان و چەمانەی بێعەتیاندا بە قاعیدە و دواتر داعش کە زیاتر لە کۆنە بەعسەکان و تەکفیریەکان و جیهادیەکان و شوێنێت تونڕۆکان بوون هەموو ئەوانە لە داهاتوو چ بە کێشەی ناوخۆیان وەکو سونە عەشاعیر چ وەکو ئێستا لە بەردەمی هێزی پێشمەرگە و هێزی سوپای عێراق و هێزی هاوپەیمانان بێگومان ئەوانە هەموو ئاوت دەبوون نامێنین بۆیە بۆمە ئەم هێزەی کە لە ڕابردوو باوەڕی بە هیچ شتێکی ئێمە نەبوو مەبەستم ئەگەر باسی محوەری سونە بکەین بەڵام سونەی بەیانی جیاواز لەگەر ئەمڕۆ بۆ بەڵام ئێمە نەبوو بۆ وەزعێکی ئێستا هەین ئێمە بەو ڕەوشەی کە دەبێت بە هێز و ئاشتەوایی سیاسی و هێزێک کە بەرگریکردن یان بەردەستەی خەڵکی کوردستان بکە نەک هێزێک یان ڕەوشێکە کە وەکو ئێستا هەر یەکەمان لە ئاشێکەوە بۆی ئەمە پێمە زەرەر بە ئایندەمان دەگەن کەواتە ئەگەر سەیری ڕۆژ با بڵێن کوردستان بکەین با بڵێن وڵاتی سووریا بکەین وڵاتی سووریا بچووکترین ماتی بە تاکێکی کورد کە ناسنامە بوو نەدەبەخشی ئەمڕۆ کورد لەوێ قاوارەیەکی سەر بەخۆ ئەمڕۆ کورد هێزێکی باوەڕ پێکراو لەنان هێزی هاوپەیمانە ئەمڕۆ کورد لەوێ هێزێکە توانین بڵێن ئەگەر زیاتر نەواری خۆڕێخا ئایندەیەکی 100% مسۆگەری هەیە بۆیە دەبێت ئەمە ئەو ڕاتی بزانین دوێنێ وڵاتێک کە مەسەن بۆ نمونە تورکیا کە لە چەند مانجی ڕابردوو لە بیرمانە جنۆسایدی لە ئەوەندە دوور نییە لێمانەوە ئەو لە منطقەی نسێبین لە جەزیرە لە سلۆپی تا دەگاتە منطقەی شەڕناف و جۆلە مێرگ و هەکاری هەموو ئەو منطقانە جنۆسایدی تێدا ڕووداوە کۆمەڵکوژی تێدا کراوە بەدەستی حکوومەتەکەی ئاک پارتیکە هیچ باوەڕی بە مافێکی منێ ئەمڕۆ ئەوان لەسەر ڕەوشێکدان و دەوڵەتی تووچە کەس غیرەی پێنابە بۆی ئەگەر ئێمە خۆمان ڕێخینەوە لێرە و ببین هێزێک بۆ براکانمان هەوڵ دەین تا قۆناغی ئاشتی بە ئاشتی بکرێ کەمە داخوازیەکی نیشتمانی کوردستان و لایەنە سیاسەکان و حکوومەت هەرێمی کوردستان بووە لە ڕابردوو پێمە کورد لە باکووریش و حکوومەتی ئاک پاش قازان دەکرد بەڵام بەداخەوە ئەم ڕێگەیان هەر نەبژات بەتابەتی حکوومەتەکەی ئاک پارتی بۆیە ئەوەی کە ئێستا ئەو ڕۆژێکە لە تووشا دەبیندرێ و لە ئایندە خراتریش دەبێت
و کۆمەڵگەی تووچی ئەم کۆمەڵگەی گرتووە نما لە داهاتوو بۆی پێم وایە ئەو هێزە نما کە زیاتر بتوانێت لێ داهات و کوسەر ئەو بکە لە ئێران بە هەمان شێوە بۆیە کورد ئەمڕۆ لە بەردەم کۆمەڵێک بۆش ینی فرسەتی باش قۆناغێکی گرنگ هەستیار بتوانین دەستەبەری ئەم قۆناغە هەستیارە بکەین بە قازانجی خەرجی کوردستان پێم وایە ئەمە سەرکەوتنیی گەورەی بۆنەتەوەکەمان بە پێچاوانەکەی بێگومان مێژوو بە کەسمان ناکە بۆیە ئەم دایلۆگ و سەردانانە کارێکی باشە بەڵام کات بە فیڕۆ نەدەین ئەگەر پێشمان وایە ئەم دایلۆگانە و بە فیڕۆدانی کات پێم وایە لە داهاتوو زۆر شتێ لە دەدەن زۆر باشە بەری دو ڕۆژە دکتۆر یۆسف محەممەد سەرۆکی پەرلەمانی کوردستانی گوتی هەبوونا پۆستێ من هەکەر ئەو بیتن کودی خزمەتە خەلکیکە دەست بەرداناوی پۆستی ئەف پۆستە گۆری خزمەتە هەمی خەلکەکێ هەرێما کوردستانە لێ ئەڤروکە هەندێک لێدوانین بزاوە گۆران هۆسا دیار بوو کو هەنگی دێ دکتۆر یۆسف محەممەد دەستل پۆستی خۆ بەردەدن حتا سیستەمی هەرێما کوردستانی بکێتە سیستەمێکی پەرلەمانی ئەت پەرلەمانی کوردستانێدا دەنگ بۆ بێدەدان هەنگی دەستلوی پۆستی بەردەن ئەم دەوێ بەرسەوێ ببوورە ئەمێش جەنابێتە وەرگرین پشتی ئەمل ناوبەڕێ ڤەتگەڕینەوە گەلمە بن بینەران مزگینێکی کۆمپانیا ئەمستردام دوونیترین مۆبایلکردنەت بازاڕیدا ژجۆرێ ئەمستردام ئێسوان ئەمستردام ئێستۆ هەر هاوڵاتیەکێ مۆبایلەکە یان ئەکسسوارەتێکێ بکریت کۆمپانیا ئەمستردام دێناوێ ویچتات پشت کێشانێدا دیاریا پشت کێشانێ دڕامبێلەکە کەیە کارنسە یا خێزانی vê derî vêj destê xwe nekin. بۆ ریکلامکردنê lê kenalê Badînan Sat peywendiyê bi van jûmaran bikin. بۆ تەمامیە بەرنامەی بەلێ کاکەرێ سەبارەت بە پرسیارەکەی بەڕێستان ئایا ئەم لێدوانانە من ئەوەی کە ئێستا دەبینم لێ گەیشتنی باشە بۆ لە سەردانەکەی کاک دکتۆر فواد حوسێن بۆ لایەنە سیاسەکان بە تایبەتی نێوانێکێتی و گۆڕان و دواتر بەیەکەوە لێ گەیشتنی باشە بووە و ئەمە بە هیواین دەرەنجامی باشە بێ بۆی پێویست دەکات لایەنە سیاسەکان بە تایبەتی بە لێدوانەکان لێدوانی ئارامبەخش و ئەوە بن کە قازان بە پرۆسەکە بگەێنن سوود بە پرۆسەکە بگەێنێ ئەو لێدوانانەی کە بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەمە شتێکە داخوازی لایەنە سیاسەکان بووە و یەکێتی نیشتیمانی کوردستانیش کە تێبینی بکەین کاتێک کە 2 ساڵ بۆ سەرۆکی هەرێم درێژ کرایەوە لە 2023 حوزەیرانی 2013 بێگومان هیچێک لە خاڵەکانمان ئەوە بوو کە سیستەمی حکوڕانی بێتە سیستەمی پەرلەمانی و دواتریش ئەو کار لەسەر ئەمە کرا ئەمە هاتنەوە لێژنە دیاری کراوە کۆمەڵێک بابەت ینی باش قۆناغی باشی بڕی بەڵام بەداخەوە کاتێک کەوادەی سەرۆکایەتی هەرێم سەرۆکیێرم تاوا دەبێت لەم کاتانە ئەوانەی کە کاری بۆ کرابوو و ئەم ڕێکەتنیێکێتی و پارتی کە لە ڕابرد و کردبیان بەهۆی ئەم کە نەگەیشتنە دەرەنجامێکی باشتر بۆی ئەم قۆناغانەی گفتوگۆکان لەسەر پرۆژەی دەستور گفتوگۆکان لەسەر سیستەمی حکومڕانی گفتوگۆکان لەسەر هەموو ئەو بابەتانەی کە لە تو دیاری بکەین کە ئەمانە بەداخەوە بەهۆی ئەم وادەیە کە وادەکەی گەیشتا ئەو قۆناغی کە دەبایە لایەنە سیاسەکان ڕێکەوتون بکەن یان لە ئەم پرسە ناو پەرلەمان چارەسەر کرێ کە بە هەردوو لە چارەسەر نەکرد بەداخەوە کۆما کە ئێستا دەبینی بۆیە لێدوانەکان پێویست دەکات لێدوانی گونجا و ئارامبەخش و ئاراستەی بە ئاراستەیەکی لێک نزیک بوونەوە بە نەک دوورکۆن و ئەمە کە دەڵێ بەڵێ ئەمە کار لێسە کراوە و پێشم وایە لە داهات و ئەم گفتوگوانی کە کراوە من ئەوەی کە بینیشم باڵێن کۆبوونەوەی مەکتبی سیاسی پارتی دموکراتی کوردستان ئەو بەیانێکە دەکرد دیارە بە ئەم گفتوگوانی بە ئارێنی وەسف کرد کە مەشکارێکی باشە
لەلایەنی کەتی نیشتیمانی کوردستانەوە بێگومان بە یەکجار باشمان زانیەوە کە بتواندرێ گفتوگۆکان سەرکەوی ئەم کێشەی چارەسەر کرێ چونکە دیت تاکید دەکەمەوە با هیچ لایەنێک خۆی بەسەرکەوتو نەبینی لەم ڕەوشەی کە ئێستا هەیە هەموو لایەنەکان من تاکید دەکەمەوە دووبارەش دەکەمەوە ڕقی خەڵک زۆر بەرز بۆتەوە ڕقی خەڵک بەرز بۆتەوە لە هەموو لایەنە سیاسەکان ڕقی خەڵک بەرز بۆتەوە لە حکوومەتە کە بەڕاستی کۆمەڵێک ئەرچی لەسەر شانە بۆ هاوڵاتیان جێبەجێ بکە بەڵام بەداخەوە نەتوانراوە کە ئێمە ژۆکویەکی بەشێکین لەو حکوومەتە بەڵام ئەو بەشە نین کە ڕسمی و سیاسەتی ئەو حکوومەتی بکێشین کە کۆمەڵ گلەیمان هەیە مەسە بۆ نمونە کە من باسی مەلەفی ئابووریم کرد بۆ نمونە حکوومەتی هەرێم کە سەبارەت بە کۆمەڵێک بابەتی گرنگ کە پرسی گرنگ لەوانەیە گلەی هەبێ لەوانەیە وەکو پێویست ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لە زۆر بابەتەیە پرسەیە کە پرسی نەتەوەین بۆ باکوور پرسی نەتەوەین بۆ ڕۆژئاوا پرسی نەتەوەین بۆ خۆمان پرسی نەتەوەین و قازانجی نەتەوەین بۆ بەغدا لەگەر بەغدا هەموو ئەو پرسانە جێگەی گفتوگۆن کە من باسم کرد لەگەر بتونەوەی گۆڕان لە داهاتوو بتوانین ئەمانە و بە هاوکاری و هەمانجی و بە تێگەیشتن لەگەر پارتی و لایەنە سیاسەکانی تر توانی ئایندەشی باشە دەستەبەر بکەین زۆر باشە وی دەمێ مایی ئەم دەهینە سەر پەیوەندیên هەرێما کوردستانê دگەل حکوومەتا بەغدا و هەمان دەمدا جینوسایدا برایên ێزدی هاتنا نوری مالکی بۆ پارێزگەها سلێمانیە gelek بۆ cihê giftûgûyê û behsî û heta şermizarî jî hatal qelemdan ku êketiyê pêşwaziya Nurîl Malekî ya kirî û gotî çawa êketî pêşwaziya êkî diketin ku navê wî Nurîl Malekî bît heman demda beramber jî tata gotin şilayê berpirsên herî mezinên herêma Kurdistanê de her demê Nurîl Malekî seredana hewlêra paytext bike dê pêşwazî lê hêtekirin û hîç kêşek jî nîne cenabê te çawa devê lê من پێم وایە ئەمە جێگەی داخەیانی کات زۆر بەوە ینی نووسەرەکانمان هەندێک لایەنی سیاسی کات بەوە دەبەخشی ئەن کات بەوە بە فیرۆ دەدا لەوانێ ملەتەکەمان و ڕێخستنەوەی ناومال و خۆمان و بەرجەستەکردنی ئازایەتی و هەستی نیشتیمانی و خۆشەویستی بۆ خاڵ و خەڵکی کوردستان لەوانەیە کات بەوە زیاتر بەخشی نەک بۆ شتێک کە بەڕاستی نەدەم چما نادەبەخشی تۆ بەگەر باسی نوری مالکی بکەی ئەمڕۆ گەورەترین لیستی شیعێ لەناو پەرلەمان باش داخوازەکانی ئێمە لە ئایندا بۆ پرۆس بۆ هەر بابەتێک بێ گریمان تۆ داوای جیابوونەوە دەکەی ئەگەر تۆ ڕێگەی ئاشتی داوای جیابوونەوە بکەی یان ئاشتی بە ڕێگەی ئاشتی ئەم پرسە دەستەبەر بکەی بۆ نەتەوەکەمان بۆ کارێکی گەورە نییە کە تۆ دەیکەی گریمان ئەگەر ئەم لایەنە پشتگیری بکە بۆ بابەتی چوە لەسەر پرسی کەرکووک بۆ لایەنی چوا گەورە لە ناو پەرلەمان ئەگەر پشتگیری بێ بۆ داخوازەکەمان بۆ کارێکی گەورە نییە نا من پێم وایە ئەمە بیرکردنەوەیەکی تەندروست نییە ئێمە دەبێت دەکەمان واڵاوێ بۆ هەموو لایەنە سیاسەکان ئەو هەڵانەیە کە لە ڕابردوو کردویانە گریمان ئەگەر بتوانین لە داهاتوو یان بە قەرارباریان ببینین بۆ نەتەوەکەمان ئەمە قازانجی گەورەیە بۆ نیشتمانەکەمان دومین هەولێر ڕەتی نەکردوەوە کە پێشوازی ناکا و سەردانەکانی سەرۆکی حکومەت بۆ بەغدا بۆ نمونە بەڕێز کاک نیسبەن بارزانی بەری وێ بوو کواو بێتە سەردانی کردووە لە بەغدا سەردانی لە ماڵەکەی سەردانی کردووە و کارێکی باش کردووە ئەگە بتوانی لە سەرۆکی حکومەت کە گەورەترین لیستی ناو پەرلەمان ئەمڕۆ بە قازانجی پرۆسی سیاسی لە کوردستان و قازانجی نیشتیمانیەوەکەمان بەکاری بێنی بۆ کارێکی خراپە تەمەنا دەکەین سەرۆکی حکومەت دوان هەموو لایەنە سیاسەکان پارتی لایەنەکانی تر بە ئەم کارە بکەن لە پێناو نیشتیمانەکەمان هەرچی پێویستە لە پێناو دەستەبەرکردنی گەورەترین دەستکەوت بۆ نەتەوەکەمان لە چوارچێوە پرۆسەی یان پرسی با بڵێن مافیسانی خۆنووسین بی دەستکەوتەکانی گەورەتر بن بۆ نەتەوەکەمان قال بە ئەو بکەین بۆ کارێکی خراپە ئەمە لەلایەک لایەکی تر من پێم وایە ئێمە هەوڵدەین دۆست زیادکەین دژمنەکانمان کەم بکەینەوە ئێمە لە چوارچێوێ ئەمە لە هەرێمێکین نەوەندە بێ دژمنین نەوەندە بێ قەیرانی حکوومەتە عێراق ئاریشەی ئێمە گەورەمان لە بەردەمدایە لە ئایندا ئەم ئاریشانە بتوان بچوشیان کەینەوە ئێمە مەسەلەن کاتێک کە دەڵێن بودجەی هەرێ ڕاستە ماڵکی لە سەردەمی ماڵکی بودجە میزانی هەرێمی کوردستان کاتێک کە بڕە کارێکی زۆر ناحەقی بەرامبەر خەڵکی کوردستان کرد بڕینی موچە بەڵام ئەمەش شتی تویشمان هەیە لەوانەیە خۆ ئەو کاتانەی کە مالکی ویسترا مالکی لا بدرێ خۆشتا ئەو کاتە باسی بودجە و بڕینی بودجە ئەوانە نەبوو کاتێک کە
ئێمە نامانێ ببینێ محامی یان پارێزەری خەڵکێکی تر ئێمە دەڵێن با دۆستەکانمان زیاد بکەین دژمنەکانمان بچووکەینەوە کەم بکەینەوە کەمیان بکەینەوە بە ژمارە بتووچیان بکەینەوە لە ڕابردوو لێک نەگەیشتن هەبووە کاری خراپ کرا بەرامبەر هەرێمی کوردستان بەڵام لە هەرێمی کوردستانیش تو پێی دوانە بێ ئێستا لەگەدەی مەسە بۆ نمونە گلەی برایانیشی ئەکە ئەم دەستورەی کە ماف و کۆمەڵک مافی بنەتەوەکەمان و بە خەڵکی کوردستان داوە لە توارتی ئەم هەرێمی کە ڕێگەی پێدراوە یان هەرێمێکی دەستور بە یاسا ڕێکخراوە لە دەستوری عێراقدا شیعدەنجی بۆ داوە خۆمە لەبیرمانە سونە ڕەفسی کردوتەوە کەتی تۆ بێ هەولێر بکەیتە ناوەندێک و ئەوە وابیرکەنەوە بکەیتە ناوەندێک کە ناڕزایەتی یان ئەم ناوەندە ببێتە هێزێک بۆ پیلاندانان و کاری خراپ بەرامبەر برایانیشی ئەمە کاریش خراپە بێ هەوڵدەن ئێمە لەو نێوەندا ڕێز لە برایانی سونەش بگرین کە زیرانی ئێمان و حدودمان سنوورمان بەیەکەوە لە ئایندا کۆمەڵێک بابەتی گرنگ لە نێوانماندا هەیە لەسەر پرسی مادەی 140 لەسەر کۆمەڵێک بابەتی گرنگ لە هەمان کاتیجا لەگە برایەکانمان لە شیعات کە ئێمە مێژووی ئێکزاد و درێژمان هەیە خەباتی هاوبەشمان هەیە مێژووی هاوبەشمان هەیە زولمی هاوبەشمان هەیە و ئایندەی چاوەشی لە عێراقمان کە هەبووە لە ڕابردوو ئەمەی کە خۆی لە ماڵەکانی ئێمە تەقاندوتەوە لە ماڵەکانی شیعە تەقاندوتەوە یەک دوژمنی هاوبەش هەبووە بۆیە ئەمیش کە تەکتیرەکان بووە بۆی پێویست دەکات ئێمە بتوانین ئەم شتا هاوبەشانە بە قازانجی خۆمان دەستەبەر بکەین و چیتر ئێمە ئەوەندا دوژمنەکانمان بەهێز نەکەین و ژمارەیان زیاد نەکەین بە لێدوانی سیر بە من پێم هەموو خەڵکی کوردستان بۆتە سیاسی پێم سەیرە ینی تۆ هەر پێیجێک دەگەین تۆ هەر موقعێک و هەر سایتێک و تەلەڤیزیۆنێک کارەوەیەک لێدوانێکە بەرامبەر کەمە زەرری بە ئێمە گەیاندووە زەرری بە پرۆسەی سیاسی گەیاندووە بۆیە پێویست دەکات ئێمە ناڵێن لە حکوومەتەکەی ماڵکی نەخێر هەرچی خراپەکاری بەرامبەر عێراق و کوردستان کراوە لە سەردەمی ئەو بووە زۆر باش بەڵام هەر ئێمەش کوردیش بوو داینەوە وەڵام کوردی هەوڵیدا بۆ لادانەکەی لە 2000 خۆیان لە ئیتفاق خۆیان و بەرحاڵ ئێمە نەچینەوە سەر ڕابردوو ئێمە بتوانین لە داهاتوو لەگەر هێزە نیشتمان پەروەرەکان لەگە هێزە شیعەکان لەگە هێزە نیشتمان پەروەرە سونەکان لە داهاتوو بتوانین مافەکانی خۆمان دەستەبەر بکەین بە ئاشتی و بە ئارامی لەگەیشتن ئێمە سوپاسیان زۆر باش هەر کەسێ زانێک و جەنابێتە میێوانێ منە ئێک پرسیارە من کردی ئەس دیگەهینمە جەنابێتە بیت گەلک جارەژی تێتە گوتن و سایتەوەکی جەنابێتە گوتی ئەف کەسین کو هەمی بووینە سیاسەتمەدار تێتە گوتن و گەلک کردیە بەر بەحس و باس دەبێژن یەکەتیان نیشتیمانیە کوردستانی ئەدگەل نووری المالکی ڕێکەفتن کو بودجە و موچە هەرێمە کوردستانی بێتە قوتکردن نەبودجە بێت نەموچێ هاوڵاتیا بێت کو ئەvە چەند ساڵا قوتکردی نووری المالکیژی بەرامبەر دەتبێژیتن نەخێر هیچ کەسێک نەبووە وەکو ئەیکەتی و بێژیتن دێ ئەم بودجەی ئیتیفاق قەتعەکەین سەبەب ئەڤێن خارێنە نەهێنارتنا گازێ بەرامبەر نەهێنارتنا پارە و وان بێژین بودجە و موچەیە ئیکەتی بووە کو بودجە و موچێ خەلکی هاتیە بڕینیانجی تمام کە مامۆستا ئەvە هەندێک گوتنن خەلکێک پێ تێتە سەردا ئەمە پێم وایە ئەم بابەتانە زەرەر بە یەکڕێزی ناوماڵی کورد و زەرەر بە ئێمە و بەغدا و زەرەر بە کۆمەڵێکش دەگەێنی یەکێتی نیشتمانی کوردستان خۆی بەشێکە لە خەڵکی کوردستان حزبێکی نیشتمان هەکار هاتە بڕین یێواژی دێتە بەر لە پێناو خاک و خەڵکی کوردستان مبارەک خوێنی شەهیدانیداوە ئەو کاتان یەکێتی نیشتمانی کوردستان لە پێناو خەڵکی کوردستان شەهیدیدا لە بەردەمی پەتی سێدارە لە بوغرێب لە بەغدا لە بادۆش کملانی سیاسی هەبوون لە هەرێمی کوردستان ئەم بەرخۆدانە بەرامبەر گەورەترین دیکتاتۆر بکەن لە پێناو خەڵکی کوردستان بوو لە پێناو ئازادی خەڵکی کوردستان بوو لە پێناو باشترکردنی بژێوی خەڵکی کوردستان بوو ئەمە شتی زۆر بێمانان نەخێر ئەمە نەبوو کاکە ئەمە نەبوو یەکێتی نیشتمانی کوردستان نەبوو کۆمەڵێک بابەتی لێک تێنەگەیشتن هەبووە لەسەر مەسەلەی بەڕێکردنی نەوت بۆ گەڕانەوە بەغدا لەسەر مەسەلەی لەسەر پرسی لادانی ماڵێکی ئەو کاتانی کە هەولدرا کە هەرێمی کوردستان لەسەر کۆمەڵێک بابەتی کە سونەکان لێرانە ببوونە ناوەندێک بۆ دژایەتکردنی بەغدا بە قەنەعەتیشی ئەوا بوو بەڵام قەنەعەتی ئێمە هەرێمی کوردستان لەوانەیە مناڵێم هەمووی وانەبوو ممکنە ئەوانیش بابەتیان هەیە لەدەست بەڵام بەهەرحاڵ ئێمە بانەچینە سەر ئەو دەکاریە نەخێر ئەمە شتێکی زۆر بێمانە و زۆر بچووکە مرۆڤ بتوانێت بێتەوە ئاتەجابیش داتەوە بۆی مەشتێکی بچووکە پێم وایە لە ئاست ئەوە نەبێن کە خۆمان بینە ئەو بابەتان ئەمە خەڵکی ناحەز و دژ بەگەڵ و دژ بە نیشتمان و دژ بە یەکێتی توابار دەکەن لە نێوە هەندی خەڵکیش کە دژ بێک ڕقیان لێ کەمچین ناوێکێتی یان لاوێ یان نەدرەوێکیتی بەکاردێنرێ هەم بە ڕێزماڵێکی خۆی جوابی داوە پەیوەندی بە یەکێتی و بە دانی سیاسی نەبوو بەڵکو حکوومەتی هەرێمی کوردستان لە کاتی بەڕێکردنی نەوت و بێگەڕانەوە بە بەغدا ئەمانە خۆی لە خۆی لەوێ دەستی پێکرد و پێشتریش و بۆیە ئەمە باش ئەی خۆم لە دوای نووری ماڵەکی ئەی بۆ عبادی بۆ ئەوەی چارەسەر ناکە
ئەی بۆ نا ئەمە ئەی خۆ بەڕێز مثلەن بۆ دێکی کوردی بەسۆر کاتی کارنیسوان باردانی کە گۆڕ سەردانی بەغدایان کە لەسەر ئەم پرسە کۆمەڵێک بناقەشە کرا ئەی بۆ چارەسەریان نەکرد خۆ یەکی نیشتمان کوتانشان لەگەڵا بوو ئەی پێشتر خۆ وەکوێکێتی کاک مەلا بەختیار و کاک فازل مثلەن بەیەکەوە سەردانی بەغدایان کە لەسەر ئەم پرسانە کۆمەڵە گفتوگو کرد ئەی بۆ چارەسەر نەکرا ئەمە پرسەکەم کۆمەڵک بابەتی یاسایی و دەستوری و ئێمە داوای مافێک دەکەین بەغدا پێی هەزم ناکرێ پێی قبول ناکرێ بچین مافی دەستوریشمان بی کە حکومە داوای کردو مەسەبوونە بەڕێکردنی نازگوت بەڕێکردنی نەوتی کوردستان بۆ دەرەوە تەنیا خۆ لایەنی سیاسی نەبووە ئێمە بڵێن تەنیا یەک لایەنی سیاسی بووە هەموو لایەنە سیاسەکان لەگەر ئەو دابوون من ئەلێرانەش زۆر بە کارێکی باشم زانیوە بەڵام ئەمانە بوونە کە بوون هۆی سەبەب و هۆکار کە بەغدا هەڵوێستێک وەرگری بەرامبەر هەرێمی کوردستان حکوومەتی کوردستان کە لە بڕینی بودجە و میزیە و میزانی ئەو بابەتانە خۆی گرتەوە ئەوان دەڵێن ئێوە نەوت خۆتانەوە دەکەن ١٧ بجارنەوە و معاش و میزانی و شتەکانی خۆتان پێدا بکەن ئەلێوە دەستی پێ کردووە نەلایەنێ بتوانێت ئەم هێزی دوای ئەم هێزە چۆن ئەم هێزە لەکوێ هێنا لایەنێ بتوانێت ئەمە لە بەغدا بکە ئەمە کارێکە تەنیا بۆ پشتی بۆرینە 2 ساڵە لەسەر جینۆسایدا برایەن ئێزدی تایبەتە لە شنگارێ و دەردۆرە جەنابێتت بینیت بۆ وی خەلکی ئەوە پێت وی هاتی ئەنجامدان یانژی هێشتا قۆ ناغێن دەست پێگیە و وەخت ژیێت چیت ئەم یادە پرخەمبار و ئەم کارەساتە کە دوای 2 ڕۆژ تریادی 2 ساڵ کارەساتی شنگالە یارە کارەساتی شنگال کە بەسەرنەوە کەمان هات بەسەر خوشکبرانی ئێدیمان هات بەسە هەموو خەڵکی کوردستاندا هاتووە تەنیا ئەمان ئەم کارەساتە جەرگ بڕا هەر هی خەڵکی شنگال نەبوو بەڵکو و هەموو خەڵکی کوردستان بوو توانم بڵێم کارەساتی شنگال بچووکتر نەبوو لە کارەساتی هەلەبجە لە کارەساتی جنۆسایدکردن جنۆسایدکردن ئەنفاڵەکانی سەدام کە لە ڕابرد کوردیان بۆیە پاشماوەکانی سەدام لە بەرجی قاعیدە و داعش بەردەوام بوون لە کارەکانی خۆیان 2000 لە سنووری شنگال کە کارەساتیش ئێزگار قێزەوانیان کرد کە خوشکانمان تا ئێتر زیاتر لە 30,000 خوشکانی کوردانی ئێزدی ئێتا لە دەستەکانی داعشماون کە ئازاد نەکراون بەشێکی خاچی شنگال نەخێرما ئازاد نەکراوە لە ڕووی یاساییوە کە حکوومەتی هەرێمی کوردستانەوە لێژنەی باڵا بۆ بزنۆسایی ناساندنی کەیسی شنگال کاری زۆر باش کراوە بەداخەوە کە بەغدا بۆ خۆدزینەوە لە بەرپرسیارەتی یان ئەم بەرپرسیارەتی کە چ لە ڕووی سەردەمی ئەنفاڵەکانەوە کە ڕژێمی سەدام کردوێتی بەرامبەر خەڵکی کوردستان تا گەیشتە جنۆسایدەکەی دەبەری شنگال کە چەتەکانی داعش بەرامبەر خەڵکی کوردستان کردیان واژۆنەکردنی بەغدا لە بابرە ڕێکەوتنی ڕۆما بەرامبەر بە یاسای نێودەوڵەتی دژ بە جنۆساید خۆی لە خۆیدا ڕێگریکی گەورەی لە بەردەم هەرێمی کوردستان کە هەرێمی کوردستان تا ئێستا بەشێکە لە بەغدا ئەمە کە گەورەیەکیدا بەم کەیسە مەبەستم بە ناساندنی جنۆسایدی ینی کەیسی شنگال بە جنۆساید ناساندن تا ئێستا کە لە ڕووی یاساییوە توانم بڵێم حکوومەتی هەرێم نەیتوانین دەستەبەری ئەم مافە بکە کە مافێکی ڕەوایە کە لە ڕووی تاویزکردنەوە لە ڕووی معنەوی مادیوە کە مەرکێکی گەورەیە دەبێ بشکرێ بەڵام وەکو باسم کرد بەهۆی نەبوونی بەغدا لەم ڕێکەوتنەی ڕۆما تا ئێستا کامە دەستەبەر نەکرەوە بەڵام لە ڕووی بۆ نمونە هەموو پەرلەمانەکانی زۆربەی وڵاتانی ئەوروپا دنیا ئەم بە جنۆسایدیان ناسە ئەم تاوانە ئەمە لە ڕووی معنەویوە کارێکی باشە ئێمە وەکو دەستەبەرکردنی مافێکی معنەوی و مادی دەکرێت لە پەرلەمانی بەغداوە دواتر لە یاسای نێودەوڵەتی بەرامبەر بە کۆمەڵکوژەکان یان جنۆساید کە ئەمە دەکرا زیاتر کار لەسەر بکەین بەڵام بەهۆی بەغدا نەبوون یان واژۆنەکردنی ڕێکەوتنی ڕۆما تا ئێستا کە ئەو دەستەبە نەکراوە بەداخەوە کە ئایا چی کراوە دەتوان بڵێم ئەم برینە تا ئێستا ساڕژ نەکراوە تا لە ناوبردننی داعش بە یەکجاری ئێمە دەتوانین بڵێن نەخێر ئێمە تیسمان نەکردووە بەڵام لە ناوبردن و شکانی چەتەکانی داعش زۆر نزیک بووتەوە بۆی ئەو کاتانی کە ئەم چەتانەمان بە یەکجاری لە ناو برد ئەو کاتە توانین بڵێن کەمێک برینی شنگال ساڕژ دەبێتەوە و ئەو کاتەش بتواندرێن پارێزەرێکی خەرچی ئەم دەڤەرە لە خۆیان دروست بکرێت و بتوان خۆیان حمایە خۆیان بکەن و حکوومەت هەرێمی کوردستانیش پشتگیریان بکە لە چوارچێوەی کە بتوانین شنگال چۆکو پارێزگایەکتر بە هەرێمی کوردستان چ شێوازێک لە شێوازەکان لە داهاتووی مووسڵ ئایا کە مووسڵ دەبێت بە هەرێم
دەڤەری تەلعفەر شنگال ڕۆژهەڵاتی مووسڵ هەموو ئەوانە پارێزگاینەوە هەموو ئەوانە لە بەردەمی گفتوگۆ و کۆمەڵێک داخوازی جەماوەری خەڵکی ناوچەکەن بۆ نمونە برا مەسیحەکان شەبەت لە ڕۆژهەڵاتی مووسڵ داوای مافی سەربەخۆیان دەکەن داوای ئۆتۆنۆمی یان کیانی سەربەخۆ دەکەن یان محافەزە یان پارێزگار لەم دەڤەرە یان برانی ئێردی کوردانی ئێردی زۆر زەحمەتەدارسی بتوان بڕوا بەم خەڵکە شۆڤین و عقل لە خۆشانە بکەن کە دوێنێ جیرانیان بوون ئەمڕۆ لە 3 ڕۆژەمە پێش ینی لە 2 ساڵەمە بەر کە توانی بە سعاتێک کریب و دۆست و برادر بوون وەختێک بوونە چەتەکانی داعش و هاتن جنۆسایدیان کردن بۆیە ژیان لەگەر ئەم جۆرە خەڵکانە قورس بووە بۆیە دەبێت زەمانەتێکی بەهێسە بێ زەمانەتێک کە حکوومەتی هەرێمی کوردستان و خەڵکی ناوچەکە و هێزێک کە بتوانانی بەرگری لەم کارە ساتانە کە دووبارە نەبێتەوە بەبڕ بکەین دەبێت ئەمانەش بەڕاستی کاری ێسە بکەین. مامۆستا دەمێ من بەرەف دیمەهەیەکی بەچوو هەکەر جەنابێتە پەیڤەکە دیمەهەیەکی بیت دوشەی کەرم بکەین. سەر و ڕێز نەوازش بۆ کارەساتی شنگال و خوشک برای دەکەماندا دەنوێنین کارەساتێک بوو چی کەمتر نەبوو لە کارەساتیشە هەلەبجە و ئەنفاڵەکان بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان پێویست دەکات زیاتر هەماهەنگ بێ بۆ ساڕژکردنی ئەم برینە قوڵە بۆ بتوانین لە داهاتوو بۆ گەڕانەوەی خەڵکەکە بتوانین لێوێن دەرێ کار بکەین بۆی شنگال ببێ پارێزگایەک شنگال ببێ بە سمبولی خۆڕاگری جوانی و بەهێزی هاوڵاتیان و کوردانی ئێزدی لە دەڤەری شنگال تەمەنا دەکەین حکوومەت و خۆشمان لە هەموو ئاڵتێکەوە چ لە ڕووی حزبیەوە چ ڕووی حکومی و چ ڕووی جولاندنی جەماوەری و کە بینی پشتگیر و هەماهەنگ و هاوکار بۆ دەڤەری شنگال. مامۆستا هەرێم زۆر سپاس بۆ جەنابێتە کوت و میێڤان بۆی گەلمە ڕۆنیشتن گەلتە جهێ سەرفەرازیە زۆر سپاس. بەلێ بینەرین هێژا بێ چەندێم گەشتە دیمەهەیەکە خەلەکە بروکە یا بەرنامە هەوە ئێوارە بادینان هیبیت گەمە میشەبن پیچێک خزمەتە هەوەیان بەڕێز بکەین حتا مهین و خەلەکەکە دیژوی بەرنامە ژێر چاودێریە خدای مازندان خاترە.